الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، هەموو مسلمانێک بە مەرجێک مسلمانێکی ژیر بێ، مسلمانێکی ژیری خەمخۆر، چونکە مسلمانمان هەیە ژیرە، لە ڕووی عەقڵ و ژیریەوە پەی بە هەموو شتەکان دەبا، بەڵام خەمخۆر نییە. ئێمە باسی مسلمانێک دەکەین کە مسلمانێکی ژیری خەمخۆری واقعبین، واقعی ئەمڕۆ دەبینێ، لە مێژوودا ناژی، لە ساڵانی ڕابردوودا ناژی، مسلمانێکی دووربین، خەمخۆری داهاتووی خۆی و نەوەکان و گەل و میلەتەکەی لە وڵاتەکەی خۆیدا. ئەم مسلمانە ژیرە خەمخۆرە واقعبینە دووربینە هەمیشە دوو شت دەکا. یەک دەم بە دوعایە، بەردەوام دوعا دەکا و لە خوای پەروەردگاری خۆی دەپاڕێتەوە. دووەمیشیان هەر بە دوعاکە واز ناهێنێ، بە ئەندازەی توانای خۆی لە هەوڵدایە، بە ئەندازەی ئەوەی دەسەڵاتی هەیە و قسەی دەڕوا و کاری لەدەست دێ لە هەوڵ و هیممەتدایە بۆ بەدەستهێنانی بەختەوەری. گەورەترین دوعای ئێمەی مسلمان ئەم ئاەتە قورئانیەیە: ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پەروەردگارە داوا لێ دەکەین پێمان ببەخشە لە فەزڵ و ڕەحمەتی خۆتەوە، ئەی پەروەردگارە حەسەنە، چاکە فی الدنیا، لە دنیادا، وفي الآخرة حسنة، داوا لێ دەکەین پێمان بەخشە لە فەزڵ و میهرەبانی و ڕەحمەتی خۆتەوە چاکە لە قیامەتە، وقنا عذاب النار، خوای پەروەردگار بمان پارێزە لە سزای دۆزەخ. بەڵێ ئیماندارانی بەڕێز، ئێمە چاکەیەکمان دەوێت لە دنیادا کەوا خۆشیەکمان دەوێت لە دنیادا سزا و ئازاری جەهەنەمی بە شوێندانەیە. بۆیە هیوا و ئاواتی هەر یەک لە مسلمانی بەختەوەری ژیری خەمخۆری واقعبینی دووربین ژیانێکی بەختەوەرانەیە. بەختەوەری و حەسانەوەش لە دوو شوێندایە بەڕێزان. بەختەوەری و حەسانەوەی مرۆڤ لە دوو شوێندایە کە ئەو دوو شوێنەش هەردووشیان بەیەکەوەن. واتە گە تۆ یەکی شانت هەبێ ئەوەی تریان نەبێ، هەر بەختەوەری تەواوت بۆ نایەتە دی. یەکەمیان ناوماڵێکی تەبای تێری خۆش لە ناوماڵی خۆتا، لەگەڵ خێزان و منداڵەکانی خۆتا ژیانت پڕ لە تەبایی بێ. تێر و تەسەل بن کاسەی پڕت ئاشتی ماڵ بێ. هەروەها خانوویەکی خۆشی خنجیلانەت هەبێ بە پێی ئەندامانی خێزانەکەت و ئەو میوانانەی کەوا ڕوود تێدەکەن، خانوویەکی خۆشی پاک و خاوێن بێ سەرێشەت هەبێ، کەواتە ناوماڵێکی تەبای تێری خۆش. ئەگەر ئەمەت هەبێت دەبێت دووەمیشی لەگەڵا بێ، ئەمجا هەز بە بەختەوەری دەکەی. دووەمیش بریتیە لە وڵاتێکی ئاوەدان، ئارام، هەرزانی، پڕداهات، پڕ ئیش و کاری حەڵاڵ. کەواتە ئەگە تۆ لە ماڵەکەی خۆتا ئەمانەت هەبوو، ماڵەکەت تەبا بوو، تێر و پڕ بووی، خۆشگوزەران بووی، خانوەکەت و ماڵەکەت خۆش بوو، بەڵام وڵاتەکەت ئەمان نەبوو، وڵاتەکەت گرانی تێدا بوو، وڵاتەکەت شەڕ و شۆڵی تێدا بوو، وڵاتەکەت هەرزانی تێدا نەبوو، وڵاتەکەت پارەکەی هیچ نرخێکی نەبوو، لە ماڵەکەی خۆتا وەکو پێویست بەختەوەرنی و ئیسراحەت ناکەی. ئەگەر وڵاتەکەش ئارام بێ، ئاوەدان بێ، هەرزانی بێ، پڕداهات بێ، تۆ لە ناو ماڵەکەی خۆتا ناتەبایی و شەڕ و ئاژاوە هەبێ، هەروەها تێر و پڕ نەبی و کاسەت پڕ نەبێ، قاسەت پڕ نەبێ، ماڵت خۆش نەبێ و لە کولانەدا بژی، دیسان ئەو وڵاتەش وەکو پێویست بەختەوەری بە تۆ نابەخشێ. ئەو دوانە بەیەکەوە هەبن، ئەمجا مرۆڤ بەختەوەر دەبێ. لێرەوە دەڵێم دوای ئیمانەکەمان، دوای ئەم دین و ئیمان و ئیسلامەتی و مزگەوت و جومعە و جەماعەتە کە خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی پێی خەڵات کردوین، وەڵای گەورەترین دەستکەوت بۆ ئێمە ئەم قەوارەی هەرێمی کوردستانە کە ئەلحەمدولیلا سێ دەیەیە بۆ خۆمان سەر بەخۆین لە کوردستانی خۆماندا. بە بازگەیەکە دەڕۆی گەنجێک بە کوردی قسە لەگەڵا دەکا، ئەچێ فەرمانگەیەکی حکومیەوە، کوڕ و کچەکانی خۆمانن، زۆر جار لێشیان تووڕە دەبی و گلەیی و نازیشیان بەسەرا دەکەی. ڕزگارمان بۆ لە پۆستاڵی ڕەشی داگیرکەرانی کوردستان. بەڵام بەخوا لە ئەو پەڕی دڵسۆزیەوە دەڵێم،
قسەکەم لە ئەو پەڕی ناخێکی دڵسۆزە وەکو موسڵمانێکی ژیری خەمخۆری واقعبینی دووربین خەمخۆری ژیانی خۆم و ماڵ و منداڵم و گەل و نەتەوەکەم بەداخەوە گەندەڵی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 3 دەیە زیاتر داوا 30 ساڵ زیاترە نەیانهێشت ئەم میلەتی کوردە لەم باشووری کوردستانە لە سای ئەم قەوارەی هەرێمی پڕڕەحمەتی هەرێمی کوردستانەدا بحەسێتەوە. پێناسەی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بۆ گەندەڵی چییە؟ ئەڵێ گەندەڵی بریتیە لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتێکی سپێردراو بە مەبەستی بەدەستهێنانی سوود و قازانجی کەسی و تایبەتی. کەسێک ڕاست پێدراوە پۆستێکی پێ سپێردراوە بەڵام هەموو دەسەڵاتەکانی بەکاردێنێت لە بەرژەوەندی تایبەتەکانی خۆیدا ئەوە گەندەڵی لەوێەوە دروست دەبێت. پرۆفیسۆرێکی ئابووریناسەیە مامۆستای زانکۆیە پرۆفیسۆر ڕۆبێت کلینگارد. ئەم پرۆفیسۆرە دەڵێ گەندەڵی چۆن یاسای بیرکاریمان هەیە ئەمیش یاسایەکی بۆ گەندەڵی داناوە تۆ دەڵێ 4 یەکسانە بە 2 کۆ 2 ئەمیش دەڵێ گەندەڵی بریتیە لە دەسەڵاتی ڕەها زائیدەن پاوانخوازی ناقیسەن لێپرسینەوە. زۆر پێناسەیەکی جوانەهی ئەو پرۆفیسۆرە ڕۆبێت کلینگارد کەوا پسپۆری بواری ئابووریە. ئەڵێ گەندەڵی بریتیە لە دەسەڵاتێکی ڕەها کەسێک دەسەڵاتێکی مطلقی هەیە لە کەس ناترسێ هەموو سنوورەکانی بۆ کراوەتەوە یاسا و دەستورێک نییە لە وڵاتە بەم بەرپرسە باڵایە بڵێ دەسەڵاتی تۆ تا ئێرەیە دەسەڵاتی ڕەها زائیدەن فراوانخوازی پاوانخوازی ئەمیش تەماحی زۆرە لە هەموو شتەکان دەیەوێ پاوانیان کەوت لەژێر دەسەڵاتی خۆیدا بن هەرچی جونگەی دەسەڵاتە و داهاتی وڵاتە هەمووی لەژێر دەسەڵات و زانیاری ئەو دایە و کەسی تر ئاگای لێ نییە بەڵام ناقیسەن لێپرسینەوەشی نییە نە لە پەرلەمان دەترسێ نە لە لیژنەی سەرۆکایەتی حکوومەت دەترسێ نە لە چاودێری دارایی دەترسێ ناقیسەن لێپرسینەوە دەسەڵاتێکی ڕەها زائیدەن دەسەڵاتێکی پاوانخواز بەڵام ناقیسەن لێپرسینەوە کەسیش نییە بتوانێت لێ بپرسێتەوە بڵێ بۆ ئەمە وایە کوا داهاتی وڵات کوا پارە ئەوە گەندەڵی لە ئەوەدا دروست دەبێت. دەرەنجامەکانی گەندەڵی یەکەم بە فیڕۆدانی داهاتی وڵاتەکەمان کەس نازانێت چی لێدێ. من ئێستا لە جەنابتان دەپرسم بیسەران و بینەرانی ئەم وتارە باشە ئێمە ئەوە 35 ساڵە حکوومەتین نزیکی 20 و ئەوەندە ساڵەیە نەوتی خۆمان دەفرۆشین باشە ئێمە نەوتمان فرۆشتووە یان نەوتمان بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کڕیوە ئەخ سەیرە ئەگەر نەوتمان فرۆش بێ ئەبێ خەزیێنەکانمان پڕ بن لە پارە کەچی ئێستا هەرێمی کوردستان قەرزارێکی زۆرە ئەوە تا موچەی فەرمانبەرانی خۆی چاوەڕێ لە بەغا بۆی بنێرن پێی نادرێ باشە ئێمە نەوتمان فرۆشتووە یان نەوتمان کڕیوە کەسی هەیە وڵامی ئەم پرسیارەمان بەڕاشکاوی بداتەوە کەواتە داهاتی ئەم وڵاتە پڕ داهاتە بەهۆی گەندەڵیەوە بە فیڕۆچوو. دووەم گەندەڵی ناوبانگی وڵات دەشێوێنێ ئەو وڵاتە جوانە ناوبانگی دەشێوێت لە ناو وڵاتاندا. سێەم متمانەی هاوڵاتی بە حکوومەت ناهێڵێ ئەو حکوومەتە لە لای هاوڵاتیانی چونکە متمانی نەماوە خەڵک لەبەری ڕادەکە ئەوە تا گەنجی جوانی ئێمە خۆی بە دەریای ئیجەدا دەدا لەو سنوورانە دەکوژرێ بەس دەیەوێت لەم دەسەڵاتە ڕاکە دەچێتە ئەو ئەوروپایات دەچێتە وڵاتێکی تر دەچێتە ئەمریکا ئامادەیە هەموو وزە و توانای خۆی بەبێ فرت و فێڵ پێشکەش بەو وڵاتەوە بۆ حکوومەتە بکە چونکە متمانەی پێێتی ئامادەیە خۆی بە ئاو ئاگرداداوە کوردەواری دەڵێ بۆ ئەوەی مافی پەنابەری وەرگێت بەڵام ئەوە تا لەم کوردستانە پڕداهاتەدا خەڵک ڕادەکە کەواتە هاوڵاتی بەهۆی گەندەڵیەوە متمانەی بە حکوومەتەکەی خۆی نامێنێ کەەوەش زۆر کارەساتێکی گەورەیە کە متمانە لە نێوان هاوڵاتی و لە نێوان دەسەڵاتانەمە. وەکارەکانی سەرهەڵدانی گەندەڵی یەکەم قۆناغی گواستنەوە لە داخرانەوە بۆ کرانەوە لە بواری سیاسی و ئابووریدا دوای ئەوەی چەندین ساڵ گەلێک میلەتێک دادەخرێ لە بازنەیەکی داخراوە لە ڕووی سیاسیەوە دەسەڵاتێکی وەختی خۆسەپێنی دیکتاتۆر هەیە تەنها یەک حیزب حاکمە لە وڵاتە تەنها یەک بیرکردنەوە هەیە تەنها یەک سەرۆک و ڕابەر هەیە تەنها یەک دروشم هەیە ئیتر ئەو خەڵکە لە ڕووی سیاسیەوە مردووە
هیچ چالاکیەکی سیاسی خۆپیشاندانێکی ئازاد ڕەخنەگرتن مافی خۆ هەڵبژاردن و کاندیدکردن هیچی نەماوە. ئەوە داخرانی سیاسی. داخرانی ئابووری ئەو خەڵکە داهاتێکی کەمی هەبووە و تەنها ڕۆژانە ژیاوە محتاج نەبووە. لە کتوپڕێکا کاتێکەوە دەرگایەکی ڕەحمەت دەکرێتەوە، قۆناغی گواستنەوەی پێ دەڵێن، لە داخرانەوە بۆ کرانەوە لە ڕووی سیاسیەوە دەرگا دەکرێتەوە. ئەو ڕژنێمە دیکتاتۆریە هەڵدەتەچێت. ئەوەی کە دێ بە حساب هەڵبژاردن دەبێ، فرە حیزبی دەبێ، فرە ڕەنگی دەبێ، فرە مینبەری دەبێ، فەزایەک لە ڕووی سیاسیەوە دەکرێتەوە. لە ڕووی ئابووریەوە ئتر ئابووری وڵات خەڵکێکی دەوڵەمەند پەیدا دەبن. کاربەدەستانی کوردی ئێمە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان ئەو قۆناغیان بەسەرا هات، هەم لە ڕووی سیاسیەوە کە ناومێد بوو بوون جارشکە هاتنەوە بوونە خاوەنی دەسەڵات و پێگەی سیاسی، هەروەها لە ڕووی ئابووریەوە. لە ڕووی ئابووریەوە کابرا لە سواری گوێ درێژەوە ئێستا لە سواری کۆمەڵێک ئۆتۆمبیلی حرەم و دیلبەرزی گرانبەها بە زنجیرای هەمان ڕقم بە دوویەکە. ئەوە کرانەوەیەکی گەورەیە. لە پاتەی لاسیکەوە بۆ سەر فەرشی سوور، لە ئاوارەیی و سێوچنین و شاگردی چێشتخانەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بۆ پلەی هەرە باڵا، بۆ موچەی زەبەلاح خەیاڵی، بۆ فیکراوەی پارە لەبەردەستە. ئەمە کار بەدەستەکەش چونکە تێر ناخوا و زۆر تینووە، ئەوەندە لە قۆناغی شاخە لە بێپارەیی و لە ئاوارەیی و دەربەدەریدا سوێی بۆتەوە بۆ دۆلار، بۆ پارەی زۆر، وەکو کەسێک وایە زۆر زۆری تینووە، ئەڵێ بە هیچ تێر ناخۆمەوە. ئەمە ئەم تینووە تێر نەخۆرە ئەم وڵاتەشی کەوتۆتە بەردەست، ئەم خەزیێنەیە هەڵڕژاوە، ئەم هەموو پارەی داهاتی ناوخۆ دەرەچی و لە عێراقەوە دێ و لە خاریجەوە دێ، لە هەموویەوە لە بەردەستایەتی وای لێدێ ئەوەندە دەخوا ئینتەلا دەکا. کاتێک کە ئەم زۆر دەخوا ئینتەلای کردووە کە گەندەڵ بووە، لە مقابلە لە بەرامبەریشا کۆمەڵە خەڵک بەداخەوە لەم وڵاتی ئێمەدا لە برسانە سکیان دێشێ. کاتی خۆی ئەدیب بونووسەر مستەفا لوتفی مەنفەلۆتی کتێبێکی هەیە ئەننەڤەڕات. ئەم ڕووداوە دیار لە لوبنان ژیاو لێوێ ڕوویداوە. ئەڵە شەوێکیان لە ماڵەوە ویستی بای باڵی خۆی بدا و پیاسەیەک بکە. ڕۆیشت، ئەڵە ڕۆیشتمە دەرەوە، خۆی دەیجێڕێتەوە مستەفا لوتفی. ئەڵە ڕۆیشتم کەسێکم بینی هاواری بوو، ئازاری هەبوو، دەیناڵاند، ناڕەحەت بوو. وتم کاکە بۆچی ئاوا دەناڵین؟ دەتوانم هاوکارێکت بکەم؟ وتی ئارە بەخوا لە برسانە، بەخوا دەمێکە هیچم نەخواردە و برسێتی بڕستی لێ بڕیوم. ئەوەی بە ئەرکی سەرشانی خۆم زانی هاوکاریم کرد و یارمەتیەکم داو لەو دوور کەوتمەوە. ڕۆیشتم جارێکی تریان خەڵکێکم بینی لە هەمان پارکە، لە هەمان شوێنە کەسەکە ورجی لە بای کردبوو، ناڕەحەت، دەیناڵاند. وتم کاکە گیان تۆ حاڵت بۆچی وایە؟ دەتوانم بە چ شێوەیەک هاوکاریت بکەم؟ وتی بەخوا باوەڕ ناکەم بتوانی هاوکاریم بکەیت. ئەوە نەم خواردووە، ئەوەندەم زیاد لە حەدی خۆم خواردووە، سکم ئیتەلای کردووە وا پڕ بووە لە تاوی ئازار نازانم، هەستم بڕۆم وەرزش بکەم، دانیشم، ڕاکشێم، ئێتر نازانم چی بکەم. ئەو مستەفا لوتفی مەنفەلۆتی ئەو ئەدیب و نووسەرە لە کتێبی ئەننەڤەڕاتە دەڵێ ئالەوێدا بیرم کردەوە ئەگەر ئەم کەسەی کە ئێستا لە تێریان و لە زۆرخۆریدا سکی دێشێ چەند پارویە کەمی بخواردایە، بە حەدی خۆی بیخواردایە، ئێستا زۆر مرتاح دەبوو، ئاسوودە دەبوو. و ئەو پاروە زیادانەی کە ئەم خواردوێتی و بۆتە مای ئازار بۆی، بەخوا ئەو هەژارش کە لە برسانە سکی دێشا و ئارامی لێبڕا بوو، ئەویش تێری دەخوارد. بۆیە لە هەر شوێنێک وەکو زانایان دەڵێن لوتکەی زۆر بەرزت بینی دڵنیا بە شیوی زۆر قوڵیش هەیە. قسەیەکی زۆر جوانە. لە هەر شوێنێ لوتکەی زۆر بەرزت بینی دڵنیا بە شیوی زۆر قوڵیش دەبینی. لە هەر شوێنێک کۆشکی گەورەت بینی، کۆشکەکان وەکو هەور، یعنی گەیشتبوونە ئاستی هەور، هەور بڕیان ناودەنەی پێ دەڵێن، هەور بڕت بینی لە وڵاتێکە
دڵنیابە لەو کۆشکەدا خەڵک دەژی لە مقابلیشا لە بەرامبەریشا خەڵک لە کاخا دەژی وا لە ژێر چاڵەکانە دەژی لە شوێنێکا دەژی کە بۆ مرۆڤ شایستە نییە بۆ چونکە ئەم ئەوەندە بەرز بۆتەوە بەهۆی داهاتی ناڕەوا و بەکارهێنانی سامانی گشتی وڵاتەوە لە بەرامبەرە خەڵکێکی تر بێبەش بوون لە داهاتی وڵاتە بەهۆی گەندەڵی ئەو کار بەدەستە تێر نەخۆرەتی نووە بۆ دەسەڵات و بۆ پێگەی سیاسی و بۆ ئابووری ئەوانی خستۆتە ژێر باری قەرزاری و نەبوونی کەسەکە سەیەکەی هۆدەیەک خانووی لەم وڵاتەیە دەست ناکەوێ باب و باپیریشی فەقیرە بە کرێچێتی سەریان ناوەتەوە. هۆکاری دووەم بڵاوبوونەوەی هەژاری نەخوێندەواری لاوازی هۆشیاری بە مافەکانی خۆی هاوڵاتی لاوازی هۆشیاری هەیە بە مافەکانی خۆی ئەمەش دەستی دەسەڵاتی لە پشتەوەیە بەردەوام دەسەڵاتی گەندەڵ حەز دەکا خەڵک هەژار بێت کاتێککە خەڵک هەژار بوو بۆ موچەیەکی 150,000 200,000 بندیوار چاوپۆشی لە هەموو شتێک دەکا ئەڵێ من شتێکم بەردکەوێ و پارویەکم بۆ فرێدەن و موچەیەکی بندیوارم دەنێ کوڕە فڵان کەسی بنەماڵک قابیلی خۆیەتی یاخوا هەمووی دەخوارد چاولێ دەسەڵات بە سیاسەتێک خەڵکی وا لێ دەکا بۆ 150,000 بۆ 200,000 کەرامەت و ڕێزی خۆی بخاتە ژێر پێ. هەروەها نەخوێندەواری ئاستی نەخوێندەواری لە وڵاتە زۆر کێشەیەکی گەورەیە مرۆڤ بە ڕۆشنبیرەکان مرۆڤ بە سیاسەتمەدارەکان لە وڵاتانی پێشکەوتوودا کە تاگەلەکان خوێندەوارترن ئاستی ڕۆشنبیریان بەهێزترە لە دەسەڵاتی وەخت قبوڵ ناکەن کەوا قاچی بخرێسکە و تووشی گەندەڵی ببێت. لە وڵاتی ئێمەدا ئەو یاسایە بەکاردێ ئیذا ئەصلەحوا سەقەتوا ئەڵەن بەخوا برا ئێمە چاکسازی بکەین و پاکسازی بکەین بۆ خۆمان دەکەوین ئەگەر دەسەڵات بیر دەکاتەوە ئەگەر ئەو خەڵکە بە 150,000 زۆر مەمنون نەبێ بە 200,000 نەتوانی بیکەی بە خانەنشینێکی بندیوار و دەمی داخەی هەست و هۆشی بمرێنی ئەگەر ئەم تەخشان و پەخشانی زەویدا بەشکردن و بەخشینی دەماچە بە و بەخشینی خانوویەک بە و بەخشینی شوقەیەک بە و لەسەر گیرفانی بودجەی خەڵکەکە ئەگەر بێت و ئەمە نەمێنێ وڵات دادپەروەری بێ سەقەت و وەڵاکەکە ئێمە لێ دەکەوین وەڵا ئەو خەڵکەی بۆ خۆشیان دەزانن بە شوێنیانەوەیە هەر یەکەی ئەو شوقەیەکی دراوەتێ ئەو خانوویەکی دراوەتێ ئەو عەرزەیەکی دراوەتێ ئەو دەمانچەیەکی دراوەتێ ئەو دوو حیمایی بۆ دانراوە ئەو دیواخانێکی بۆ بڕاوەتەوە ئەڵێ ئەگەر بێت و ئەمانە کە ناڕەوان لە وڵاتە چاککەین سەقەت و کاکە بۆ خۆمان دەرەز دێنین وەڵا برا ئەم دەست بازاڕی ئاڵۆزی دەوێت. هەروەها لاوازی ئاستی هۆشیاری دەسەڵات هەوڵی ئەوە دەدا کە ئاستی هۆشیاری وڵات و هاوڵاتیان زۆر لاواز بێ یعنی هەر کەسێک دەنگێکی حەق بێ ئێستا وتارە ئێمە لە ماڵی خۆمانەوە دەیخوێنینەوە وەرە ئازابەوە لەسەر مینبەر بیخوێنەوە دوای 2 هەفتە تۆ لە وتاردان لادراوی لە وەزارەتەوە لە هەولێرەوە لە بۆردی مامۆستایانی وتاربێژی ئاینیەوە تۆ ئاگادار دەکرێی باسی قوربانی بکە بڵێ بالوکەی پێوە نەبێ بڵێ گوێ ئەوەندە بڕدرابێ بڵێ ئەڵقەی لە گوێ نەکرابێ عنی ئەو شتانەی کە حیچ سوودێکیان نییە و میلەتی کوردی موسڵمانی ئێمە 1000 ساڵە لە باب و باپیریەوە لە مامۆستای مزگەوتەکە باشتری ئەزانێ هەموو ئەو وتارانی بۆ مامۆستاکان دێن باسی ئاوانت بۆ دەکە بە زۆرە ئەم وتارە بخوێنەوە بڵێ باسی گەندەڵی لە وڵاتە بە هەدەردانی سامانی وڵات هەر یەکسەر تۆ 2 هەفتەی پێ ناچێت لە وتاردان دوور خرایەوە وەکو ئێمە دەبێتەوە ماڵەوە بۆ ئەوەی خەڵک هۆشیار نەبێتەوە لە زیاتی دەستخۆشی لێ بکە دەسەڵات خۆی چاکات تۆ لا دەبە خۆی چاک ناکە ئەوانەی کە میلەت هۆشیار دەکەنەوە جاجاری وای ڕۆژنامە نووسە دەگیرێ مامۆستا لە مینبەر لا دەدرێت دەمی لا دەخرێ فەسڵ دەکرێ دەگیرێ تر ئاوای لێ دەکرێت بۆی خەڵک ئاستی هۆشیاری بە مافەکانی خۆی نەبێ. خاڵی سێم گیانەکردنەوەی هەر سێ دەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن دادوەری لە وڵاتێکا گەندەڵی نابێ ئەم سێ دەسەڵاتە جیاکرابنەوە دەسەڵاتی یاسادانان سربەخۆی خۆی هەبێ دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی تایبەتی خۆی هەبێت لە سنووری یاسایی خۆیدا دەسەڵاتی دادوەری کەس نەتوانێت تەداخلی پێدا بکە ئەم سێ دەسەڵاتە ئایا لە کوردستانی ئێمەدا یان لە عێراقدا یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لێک جیاکراونەوە بەدڵنیاییەوە نەخێن کاکەوە نزیک ساڵ و نیو زیاترە پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوە بە حیساب غەیری ئەوەی ئەو 100 کەسەی کە هەڵبژێراون بۆ خۆیان گەیشتونە نان و کولێرەی خۆیان گەیشتونە شخانووی خۆیان لە هەولێر وەرگرتنی شوقە و زەوی ئێشی نازانم 7 ملیۆنە 8 ملیۆنی کاش هەموو مانگە دێتە سەر حسابەکەیان دانانی چەند حیمایەک بۆ خۆیان شاد و شکر بوون بۆی کە ئاواتیانە
ئەینا پێم بڵێ ئەو پەرلەمانێت تا ئێستا کۆبوونەوەیەکی نەکردبێ، تا ئێستا پەرلەمان کەس نازانێت داخراوە کراوەتەوە پەکخراوە، ئەو دەسەڵاتی یاسادانانە چ سوودێکی هەیە؟ یعنی دەسەڵاتی یاسادانان کە لەسەر و هەمووانەوەیە لێپرسینەوە دەکا بە پەرلەمان وەزیر بانکە، سەرۆکوەزیران بانکە، مدیر عام بانکە، ئەو پەڕی توندوتیژی بەکاربێنێ لەگەڵ یاندا لەگەڵ لە چاودێریکردنی ئەوەی کە دەفتەرە دۆلار بۆ دیار نییە، بۆ $100 دیار نییە، کەچی ئێستا دەسەڵاتی جێبەجێکردن زاڵە بەسەر دەسەڵاتی یاساداناندا. ئەوە تا پەرلەمان بە چاوی خۆتان دەبینن جگەر لەو برادەر و خوشکانەی کە بۆ خۆیان گەیشتونە نان و کولێرەی خۆیان چێی کە سوودمەند بووە، چێ دەزانێت پەرلەمان دەوری هەیە یاننا. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ ئەم سێ دەسەڵاتە ئەگەر جیا نەکرانەوە گەندەڵی لە ئێوە دروست دەبێت. داواکاریشم لە خوای پەروەردگار خوای دەرگایەکی ڕەحمەتمان لێ بکاتەوە. خوای پەروەردگار سبحانه وتعالى بەهۆی ئازادکردنی عێراق، بەهۆی ڕووخانی ڕژێمی پێشووی گەندەڵەوە ستەمکارەوە دەرگایەکی ڕەحمەتی لەم باشووری کوردستانە کردەوە. لە سەرەتای وتارەکە وتم دوای دین و ئیمان باشترین خەڵاتی خوا بۆ ئێمە قەوارەی هەرێمی کوردستان و ئەم ئازادی و سەربەخۆیی خۆمانە. بەڵام ئەم گەندەڵیە دەردێکی کوشندەیە، ئەگەر بێت و ئاوا کەسانی وەکو ئێمە دڵسۆزانە دەبووە ئەمە لە مینبەری مزگەوتەوە بماموتە نەک لە ماڵی خۆمانەوە دەسەڵات نەهێڵێ لە هیچ شوێنێکە بە تەنیا لەگەڵ کامیرامانێکی خۆماندا قسەکان بکەین، بووە لەبەر چاوی جەماوەرە بمان کردایە. ئەم دڵسۆزیە وەرنەگیرێ عاقبەتی هەمومان خراپ دەبێت. یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، ئازادی پێبەخشیوین تووشی ژێردەستەییمان نەکەیەوە، دەرگای ڕەحمەتی خۆت لێ کردوینەوە. یا ربی خوا بە خراپەی گەندەڵکاران ئەوانەی کەوا بەزەیان بە میلەتەدا نایەتەوە خوا خراپە تووشی خۆیان کەی، میلەتی کوردی مسلمان سەرفرازکەی، کوردستانمان ئاوەدانکەی. یا ربی خوا ئەم پەتای گەندەڵیەمان لە ناودا لابەری، حکمی ڕەشودی دادپەروەرمان لە تۆ دەوێت یا رب العالمین. خۆمان دادپەروەر بین، حەق ویست بین، بە پەیامی ئەم قورئانە بەختەوەری دنیا و قیامەتمان کەی. یا شافیە ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، یا ربی خوا لە مردوەکانمان خۆش بی، زیندوەکانمان سەلامەت کەی، عاقبەت خێرمان کەی. آمین 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 والحمد لله رب العالمين.